بالعناية مشددة الأسرة ممتلئ. بێدی یەکەی چاودێری چڕ پڕ بوون کە سی بێدن هەمویان نەخۆشیان تێدایە لەسەرەوەش بەشێکی سی بێدیمان هەیە کە سی نەخۆشی تێدایە. هەتا ئێستا هیچ نەخۆشێکمان نەناردەوە بۆ تورکیا و خۆمان هەموو ئەو خزمەتگوزارە پزیشکانە پێشکەش دەکەین وەک دەرمان و ئۆکسجین و ئامێری هەناسەپێدان. بۆیە هەتا ئێستا هیچ نەخۆشێکمان نەناردەوە بەو بەڕیتوانای خۆمانەوە کار دەکەین هەر بێدێک چۆڵ بێت نەخۆشێکی تری دەخەینە شوێنی. من علاج بأكسجين وأجهزة تنفس اصطناعي والأدوية فحتى الآن لم نرسل أي مريض. بوونی ئۆپراسیۆنی سەربازی لە ئیدلیب و دەوروبەری کار دەکاتە سەر کەرتی تەندروستی بە ئەرکە خستنە سەر ستاف و نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکان ئەوەش کاریگەری نگەتیڤی هەیە لەسەر نەخۆشخانەی کۆرۆنا چونکە بەهۆی بۆمبارانکردنەکانەوە کەمتر سەرنجیان دەخرێتە سەر چارەسەر دەکرێن. وهناك عدة حالات للأسف لم تجد من يستقبلها. في حال حدوث عمل عسكري على پاش 10 ساڵ لە بەڕێوەبردنی کەرتی تەندروستی و قوربانیانی جەنگ کە ئەرکێکی زۆری خسۆتە سەرشانی کەرتی تەندروستی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئەوەندەی تر بارودۆخەکەی قورستر کردووە و ئەگەر حاڵەتەکان بەردەوام بن لە زیادبوون ئەوە ڕوبەڕووی داڕمانی تەندروستی دەبینەوە.